بەناوی خوای بەخشندە و میهرەبان سڵاوتان لەبێت ئازان و خۆشەویستانم. من دانیار نورەدین لە بەرنامەیەکی نوێی دوانگەی خەڵک لە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویستا دەبم. خۆشەویستانم ئەمڕۆ باز لەوە دەکەین کە پێدەنێنێ و پشووی خوێندنەوە و پشووی هاوینەی قوتابیانەوە گرنگە کە قوتابیان چۆن بتوان پشوەکانیان بەرنە سەر کە هاوسەنگ بن هەرەوەی کە چێژ لە پشوەکانیان وەربگرن و لەگەڵیشیدا بتوانن کۆمەڵێک شتی زۆر باش فێر ببن لەم هاوینەی کە هەیە یاخود ئەو دەرفەتی کە هەیەیانەوە لە پشودان و هەروەها خێزانەکان چ ڕۆڵێکیان دەبێت کە ئاگاداری منداڵەکانیان بن ئاگاداری قوتابیەکانیان بن بۆی کە ئەو کاتی لە بەردەستیاندایە ئەم چەند مانگەی کە هەیە بتوانن بە کۆمەڵێک بابەتی زۆر باش و کۆمەڵێک بابەتی پڕزانیاری منداڵەکانیان فێر بکەن و لەگەڵیشیدا خۆی ناوی خۆی بە خۆیەتی پشووە لەگەڵیشیدا منداڵەکان بتوانن پشووی خۆیان وەربگرن و چێژ لە پشوەکانیان وەربگرن بەڵام هەر گرنگە پلانێکی وا هەبێت و بەرنمێکی وایان هەبێت کە بتوانن هاوسەنگی هەبێت لەوەی ئەم مودەتە بکرێن دەرفەتێ بۆی کە چ فێربوونی خولی زمان بێت یاخود زانست و زانیاری بە یاخود پەیوەست بە خوێندنەکەیان بێت وە لە هەمووشی گرنگتر لە ئێستادا خۆشبەختانە چەندین ڕێکخراوی ئیسلامی هەن کە لە هەرێمی کوردستاندا کار دەکەن بۆی کە منداڵان قوتابیان فێری قورئانی پیرۆز بن و فێری فرموودەکانی پێغمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم ببن بۆیە گرنگە ئەم مودەتە و ئەم کاتێک کە هەیەە کار لەسەر ئەو بکەن منداڵەکانیان بخەنە ئەو ڕێکخرا و سنتەرانی کە فێری قورئانی پیرۆزیان دەکەن یاخود فێری زانستە ئاینیەکانیان دەکەن کە ئەمە دوجار کاریگەریکی زۆر باشی دەبێت هەم لەسەر خودی منداڵەکە هەم لەسەر خودی قوتابیەکە و هەم لەسەر خودی خێزانەکە کە دوجار ئەم منداڵە فێری بنەما جوانەکان یاخود ئەو دابوونەری تۆ شتە جوانانی کە لاین پرۆزی ئیسلامدا هەن فێریان بێت دوجار خێزانەکەش هەر سوودمەند دەبێت لەوەی کە منداڵەکانیان فێری کۆمەڵێک ئاداب و شتی زۆر جوان لە ئاینی پیرۆزی ئیسلام بوون و لە هەمووشی گرنگتر قورئانی پیرۆز کە پێویستە هەموو مسلمانێک لە خزمەتی قورئانی پیرۆزدا بێت وە لەسەرمان واجبە کە فێری بین واخود لەبەری بکەین بۆیە گرنگە ئەم مودەتە هاوشانی زانستەکانی دیکە هاوشانی فێربوونی زمان فێربوونی توانای جەستەیی وەرزشکردنی قوتابی هیچنا لە هەفتەیەکدا ڕۆژێک بێت دوو ڕۆژێک بێت کات تەرخان بکرێت بۆ ئەم بابەتەش بۆ خۆی ئەمە گرنگیەکی زۆر باشی هەیە زانایەکی ئاینی پیرۆزی ئیسلام و زانایەکی ئاینی جەخت لەسەرەوە دەکاتەوە کە ئەگەر بتەوێ دەستکەوتەکانی دنیا بەدەستبێنیتەوە فێری قورئانی پیرۆز ببە و ئەگەر بتەوێ دەستکەوتەکانی ڕۆژی دواییش هەر بەدەست بهێنیت ئەوە لە خزمەت قورئانی پیرۆزدا بە و ئەگەر هەردووکیشی بێتەوە بێگومان لە هەردوو دنیادا دەستکەوتی زۆر باش دەبێت و دەبێتە مای ڕەزامەندی خۆی باڵادەست و ئەم دنیاشت پڕبەرەکەت و پڕخێر دەبێت و ئەمە بابەتی ئەمڕۆمان دەبێت کە خێزانەکان و دایکان و باوکان چۆن ئاگاداری ئەو بن کە منداڵەکانیان لەم کاتێک کە هەیەە بخەنە بەر خولەکانی فێربوون خولەکانی زانست و هەروەها وەک ئاماژەم پێکرد قورئانی پیرۆز و لەگەڵیا کە ئەم دەست پێ دەکات کە هەر لە سەرەتایەوە تاوەکو قۆناغەکانی زانکۆ کاتەکانیان بە شێوازی جیاوازە کاتێک کە پشوو وەردەگرن لە ئێستادا لە مانگی پێنج وردە کۆتایی مانگی پێشدا قۆناغەکانی بنەڕەتی و سەرەتایی لە پشوودا دەبن تاوەکو ناوەڕاستی مانگینەوە کە ئەمەش کاتێکی زۆر زۆر باش هەیە زۆرێک قوتابی هەن لە وانەکانیاندا لەوانەیە وەکو پێویست نەتوانن وانەکانیان تێیدا بەرەو پێشەوە بچن یاخود تەمەڵ بن لەوانەکانیاندا ئەمەژە دەرفەتێکە بتوانن لەم هاوینەدا ئەو وانانەی کە لە ساڵی ڕابردوودا تێیدا زۆر باش نەبوو یاخود نمرەیەکی باشی بەدەستنێناوە زیاتر هەوڵبات لەو بوارەیە خۆی بدۆزێتەوە یاخود زۆر جار زۆرێک لە قوتابی هەن هەر بە کۆی وانەکانی شت درەنگتر وەردەگرێت شت درەنگتر دەچێتە مێشیەوە بۆیە گرنگە ئەم دەرفەتی کە هەیە بتوانێت توانای زانستی خۆی و هەروەها توانای مێشکی خۆی بە کۆمەڵی ڕاهێنان بە کۆمەڵێک ئەو بیرۆکانی کە هەن بتوانێت توانای مێشکی خۆی بەهێزکات بۆی دواتر کە قوتابخانە کرایە و خوێن دەستی پێکردەوە بتوانێت لەوانەکاندا نمرەی باش بەدەست بێنێت و بتوانێت ئەو وانانی کە هەیەی یاخود ئەو زانستەکەیەتی زیاتر و باشتر فێر ببێت یاخود بابەتێکی دیکە هەیە ئەویش فێربوونی
قوتابیانە فێربوونی قوتابیانە بۆ زمان گرنگیدان بە زمان هەرچەندە ئێمە هەمیشە بەردەوام جختمان لەسەرەوە کردوێتەوە کە ئەفزەڵێت و ئەولویەت بۆ زمانی دایکەوە پێویستە بە تەواوەتی منداڵ قوتابی فێری زمانی دایکی بێت بە تەواوەتی ئەمە زۆر لە پسپۆڕانی بواری زمانیش ئاماژە بۆ دەکەن دواتر فێری زمانێکی دیکە بێت بەڵام ئێرەش ئەم هاوینەشە دەرفەتێکە بۆی کە بتوانێت زمانێکی دیکە فێر ببێت و لە هەمووشی گرنگتر ئەوەیە کە دایکان و باوکان ئاگاداری منداڵەکانیان بن بە تایبەت بۆ بابەتی تەکنۆلۆژیا بۆ بابەتی تەرخانکردنی کاتێکی زۆر بۆ ئەوەی کە منداڵەکانیان ئاگاداریان من ئایپاد و موبایل و کۆمەڵی بەرنامج بەکاردەهێنێت یاخود ئەگەر بەکاریشی هێنا بە لەژێر چاودێری دایکان و باوکان دابێت بۆی کە نەچنە نێو بەرنامجێکەوە یاخود نەچنە نێو ڤیددیویەکەوە کە زیانی بۆ ئەو منداڵە بە یاخود بۆ تەمەنی ئەو منداڵە بۆ تەمەنی ئەو قوتابیە گونجاو نەبێت بەداخەوە هەمیشە بەردەوام دایکان و باوکان گلەی و گازندەی ئەوە دەکەن کە منداڵەکانیان نەیانتوانیەوە وا پەروەردە بکرێن یاخود کۆنتترۆڵی کاتەکانیان بکرێت کە کاتێکی زۆر بۆ موبایل و ئایپاد تەرخان دەکەن کە ئەمە زیانێکی زۆری دەبێت بۆ جەستەیان و بۆ فێربوونیان و بۆ توانای مێشکیان کە هەمیشە بەردەوامێمە لە بەرنامەکانی دیکەدا زۆر جەختمان لەسەر ئەوە کردوێتەوە. ئەو کەسانی کە لەم بوارەدا شارەزان و ڕاهێنەرن تایبەتی ڕاهێنەرانی پەروەردەی ئاماژە بۆ دەکەن کە قەتعیەن ئەمە ناکرێت مەسەلەن تۆ لێی ببڕیتەوە یاخود کۆتایی بێنی بەوەی کە ئەم منداڵە نەتوانێت ئەمە بەکارنێنێت بۆ من لەم پشووی هاوینەدا دەتوانێت ئەمە بەکاربێنێت و بەڵام بە شێوازێکی ڕێخستن بە شێوازێکی بەرنامە بۆ داڕێژراو نەگەوەی کە ئەم منداڵە 5 کاتژمێر 4 کاتژمێر جاری وایە 6 کاتژمێر ئەم ئایپادی بەدەستەوە بێت و خەریکی یاریکردن و یاخۆ سێری ڤیددیوەیە بکات بۆ خۆی ئەمە زیانێکی زۆری دەبێت ئەگەر بەکاریشی هێنابا ئەو بەرنامج و ئەو ڤیددیویانە بێت کە سوودی دەبێت بۆی کە لە هەم خوێندنەکەیدا هەم لە توانای زانستی خۆیدا دەچمە لای پەیوەندەکانی ئەوەی ئازیز باوکی هەناسە وەردەگرم باش وعليكم السلام سەر هەردوو چامان باوکی هەناس سلای خۆ لە هەموو لایەک دێ سەر هەردوو چامان چاوەکەمی بەڕێژ وەڵا برا عەزیزەکەم خۆش هەنێک شتەکانت دوێت بەڵێ ئەم میلەتەی ئێمە لە تەلەبە و لە گەنج و لە پیر و لە ئەختیار و لایەتە لە هەموو لاکەوتەکانشەوە هەموو شەرقاڵە بە موبایلەوە ڕاست ئەجا پشووی هاوین هەر بە موبایل تەواو دێ بۆ چوەتەوە بەچی تەواو دێ بەڵام ئەکرێت دایک و باوک ڕۆڵی هەبێت ینی پلانێکی وای بۆ مناڵەکە یاخود قوتابەکەی دابنێت هاو کوردوتەنی بەتان بێشتەکە ئەوەندە زۆر نەبێت کە کاری جوانەکەم حکومەتە ما بەسەر شوەکەمان مافی مرۆڤی دانە ناوە بەڵێ ئەو خەڵکەی یعنی کۆمەڵە خەڵکەیە یعنی بەدەست ژنەکەیەوە ڕەزیدە بەدەست ناڵەکەیەوە ڕەزیدە ناوێرە لێ بداشێ دادگای لێگرێ یعنی بە قانونێن بوو ناشە لە بە قانونێن نەبوو ڕاست قانون واوایی نابێ قانون ئەگە ماڵ ناڵەکە لە شیرە دەرچوو ئەبێت تۆ چارەسەری بکەیت بەس ئەمانە نال چارەسەرکی لەبەرەوە خۆیان پۆخڵن خۆیان خەریکی ئیشی پۆخڵەواتن بەڵام پێویستە دایک و باوک چۆن ڕۆڵ ڕاستەکەی پێویستە دایک و باوک مەراعەتی ماڵ و مناڵەکەی بکە لەگە ماڵ و مناڵەکەیان ڕێک و پێک بێ ئەوانیش تۆزێ بەرامبەر دایک و باوکی خۆیان خۆشەویستی و دڵسۆزیانە بەس ئەم موبایلە هیچی نەهێشتووە باوانەکەم ئەم موبایلە هیچی نەهێشتووە ئەم موبایلە کاتێک بوو ئێمە گەنج بووین یعنی گەنجی ئەو زەمانە ئەگەر یعنی شتەکە بە شێوەیەکی وەرنەگیرێ گەنجی ئەو زەمانە شێری بەگوێ کرد گەنجی ئەم زەمانە بەستە نا خەریکی تۆڵجیە و بیگرا بیکوژە ئەوەی لێ بکە ئەوەی لێ بکە کورە بابەجان گەنجمان ڕۆی ئەو وڵاتانە کوردیان بەچی هەڵخەوەتان بەس تەنها بە موبایل و بە تۆڵجی ڕاست زۆر سپاس دەکەین باوکی هەناسە لە چەمچەماڵ و لەگەڵمانە بوو کاک عەبدوڕەحمان لە هەولێر وەردەگرین کاک عەبدوڕەحمان سڵاوی خوا لێبێ سلاوی خوا لە جەناب و بیستەر و خادر و ئیدارە هەر هەموو وعليكم السلام سەر هەردوو چامان سلامته أستاذي بالرز طبعا جنابة من أراد الدنيا فعليه بالعلم ومن أراد الآخرة فعليه بالعلم ومن أرادهما معا ليس أن أرفع عليه بالعلم العلم
طبعا التربية علمها يعني خاصة يعني أولي المفهومات اللي ما تواني أو شوازة حصري أنا بكار بيني لبو تربيتي من دالاني ورا سيد شوان ورد أصعدي برز أصعد بيني من دال يا ضوني دوالدا الكلانة يا عيدك مليون مسلسلات لقاتم يعني بالنسبة لجنابة فرمود يعني أولويات لهم زماني دايكا إذا أردت أن تقضي على لغتها أجل يسد نتويك لنا وبي جارهيز مكا زمانخي لنا وبا كواز ماني صومالي كواز بابلي كواز خلاني أفهم نختي رأى أو أنا كشوين أقول إبادة بول أما خمان غادر كلا بروسيساتو بروسيساتو براغماتيكو بريس كونفرنسو أدوار سيدك بريس كونفرنس بس إنسان الشريكي والبالكم والدرام أمسون كونفرنس يعني شيء اللي نزعلم باش من كيف زعلم يعني بلوسك إكلير أكل براسين نزعلم يعني لا منطقيا ما زور والله دار رواية بازار وحاجة دارا دار زيري دايريش قدر اللي تنسب كان اللي يدور وأي من علاقات نادي أبو خليل بيبقى الجير والجير خماس هذا مصير لا صح كتير أولي دايكاتي نمسا أولي مقوماتي باوكاتي أصلا داوكنا ذاني من داوك تدكاتنا هكا إلا قلبونا نخواردن بيتوا ملخص مفيد بازور إدعاستان نكم اللي عندك دولتي آسيا كان نمسا كتش بشو نادري حتى الشش بانك دوري نكري چونيتي السراندني كاروباري خيزان وخيزان باري يقدروا كل ذلك أو يشتري مصري ننتظر سيارة نوضع سيارة باكوباوش الناس يحسوا إلا مزمارين قال كما أستاذ بخوان صفاردي باسي تري لسان سپاسەکەم کاک عەبدوڕەحمان لە هەولێرەوە لەگەڵمانە بوویت لە هەولێر دەبین کاک پۆڵا وەردەگرین کاک پۆڵا سڵاوی خوا لێوێ سڵاوی خوا لە تۆ لە بینەرەکان لە کارمەندەکان ڕێز مامۆستا عەبدوڕەحمان لەگەڵ بەشێکی زۆری قسەکانی بەڕێزی بوو وعەلەیکە سەلام سەر چاومان کاکە دانیار شووی هاوینە واتە دەست بەتاڵی قوتابیان واتە بێ ئیشی خودی بێ ئیشی تۆزێک سەریێشە دروست دەکا و زۆرێک شێ لە نەخۆشی و لە کوردەواریش گوتراوە شەڕ لە دەست بەتاڵی باشترە بەواتە شەڕەکە ناسەڕە توێناویەکە بەڵام کەواتە خەریکبوونی خوێندکار قوتابی لە ماوەی ئەو 4 ساڵە لە ئەستۆی چێیە بەشێکی لە ئەستۆی خانەوادەکەیتی خێزانەکانیانە بەشێکی هەرە سەرەکی چێ دەبی پێی هەستی کاکە دانیار گرنگەکە لێرە ئێمە قسەی خۆمان دەکەین بەڵام چێ جێ دەگری ئەمەکە لەوەیە سە دەکرێ بەڵام گوێگر نییە گوێگر چێ ئەوانەی جێبەجێیت بۆ سوکە خولی ئەرچی وەزارەتی پەروەردەیە و هاوکاری وەزارەتی ڕۆشنبیریش خولی زیادیا بکرێتەوە هەر لە ناوەندی خوێندنگاکان پێویستی بە تەلار نییە بە بینای تازە نییە بەڵام کەسی پسپۆر شارەزای دەوێت لەگەڵ چەند کەسێک خولی پیشەگەریان بۆ بکرێتەوە بە پێی تەمەنەکانیان کاکە دانیار بۆ نمونە خولی وەکو مامۆستا عەبدوڕەحمان فەرمووی دەربارەی زمان خۆناغی 7-8 بنەڕەتیە با خولی زمانەوانیان بۆ بکرێ خولی زانستی لە مەنهەجەکانیان بۆ بکرێ بۆ ساڵی ئایندە و بەهێزکردنیان خولی وەرزشی بکرێ پێی ئاینی بکرێتەوە کاکە دانیار بە پێی توانە بە پێی سپۆڕی کەسی دڵسۆز شارەزا و تەنانەت خولی پەروەردەکردنی دەرونی زۆر بە گرنگ دەزانێت ڕاستەکەی زۆر گرنگە بەڵێ پەروەردەی دەرونی باوەڕت پێ وەکو نان و ئاو بۆ پێویستە بۆ ملەتی کورد بۆ گەورەکانیشمان پێویستە سەرەڕای ئەوەی دام و دەستگا پەروەرداییەکان لە ماوەی هەستمانجی کاتی خوێندنە کاکە
سوی زۆرە شلەژانی پێوە دیارە بەهۆی نەخۆشی و نازانم پشوەکان و دەژنەکان ساردێک دەبێنێ کەواتە دابڕانەکەی 4 مانگەکە ئەگەر قوتابی خوێندکاریش دەست بەتاڵ بوو 2 هێندە ساعت دادەبڕێ کەواتە گەرم و گوڕیەک دەبێ بە بیرکردنەوەی بدرێ بە توانای بدرێ بە بیری بدرێ بۆ ئەوەی گەنجێکی چالاک و گوێردا دروست بکرێ بەڵام ئایا لە کوردستان چێ بیری لێ دەکاتەوە بەڕێزت بیری لێ دەکەیەوە من قسەی لەسەر دەکەم مامۆستا عەبدوڕەحمان و کەسانی دڵسۆزی تریش قسەی لێ دەکەن بەس چێن ئەوانەی لە وەزارەتی پەروەردە گوێ دەگرن نایەلن گەنجەکانمان قوتابیەکانمان دەست بەتاڵ بن سەرئێشە دروست نەکەن چونکە بەشێکیان لەوانەیە ئەگەر دەست بەتاڵ بن سەرئێشە بۆ خانەوادەکانیان بۆ کۆمەڵگاکەمان دروست دەکەن کەواتە خەمخۆری دەوێ گرنگی بە گەز بدا بە سەرمایەی داهاتووە دووبارە سەرم یەشاندی دەست خۆش بۆ تەوەرەکە لای بەڕێزی هەر سەرکەوتوو سپاسەکەی کاک پۆڵاگیان سپاس بۆ وتە جوانەکانت بێگومان هەموو بوارەکان گرنگە بۆ قوتابی بە هەموو قۆناغەکانی کاک پۆڵاماژەی بە شتێکی جوان کرد بابەتی دەرونیژێکێکە لەو شتە زۆر گرنگانی کە پێویستە ڕەچاو بکرێت لەوانەیە ئەم بابەتەمان کەمێک پەراوێز خست بێ بە تایبەت لەلایەن خێزانەکانەوە بەڵام بۆ خۆی گرنگە کە پەروەردەیەکی دەرونی باش بکرێت وە زۆر جار بینیومانەوە زۆر هەموو ساڵێک ئەم حاڵەتە هەیە کە بەداخەوە بەهۆی ئەو فشارە دەرونیە زۆرەی کە قوتابی هەیەتی کاتێک کە نمرە وەردەگرێتەوە پەنا دەباتە بەر خۆ کوشتن بەڵام ئەگەر پەروەردەیەکی جوانی دەرونی بکرێت و هەمان کات پەروەردەیەکی جوانی ئاینیشی لەگەڵا بێت بێگومان پنا نەباتە بەر ئەم حاڵەتە کە هەمیشە و بەردەوام ئەمە ڕوویداوە دوور لە چاوی دایک و باوکی و دایک و باوکی ئاگاداری ئەمە نەبوون ئەم حاڵەتە ڕوویداوە یاخو زۆر جار خێزانەکەی دایک و باوکی فریای کەوتون کە پنا نەباتە بەرەوەی کە ئەو فشارە دەرونیە زۆری هەیەی ئەو خەمە زۆری کە هەیەی بۆیەوەی کە دەرنەچوو یاخو نمرەیەکی نهێناوە پنا دەباتە بەر ئەمە بۆیە ئەم مدەتە دەرفەتێکی زۆر باشە بۆی کە قوتابی لەو ڕوانگەیەشەوە ڕابهێنرێت کە بۆ نمونەگە نمرەیەکی باشی نەهێنا یاخود لە وانەکانیدا ڕاستە بوو بتوانێت کە دڵ و دەرونێکی ئارامی هەبێت و باشتر خۆی ئامادە بکات بۆ ساڵی ئایندەی کە ئەو کەوتنی کاریگەری نەبێت لەسەر وانەکانی لە قۆناغەکانی دواتردا بۆیە ئەو بابەتەش بۆ خۆی گرنگێکی زۆری هەیە پێشتی ژاماژەم پێکرد کۆی ئەم مودەتە هاوسەنگی بۆ خۆی گرنگە و پێویستە خێزانەکان هاوسەنگێکی باشیان هەبێ بۆی کە هەم قوتابیەکە هەم منداڵەکانیان چێژ لەو پشووی کە هەیەیانەوەری بگرن و هەروەها لەگەڵیشیدا فێری شتێکی زۆر باش بێت کە کاریگەری هەبێت لەسەری هەم بۆ خوێندنەکەی هەم لە کۆمەلگادا لە هەمووی شی گرنگتر لەبەرەوەی کە پشووەوە خێزانەکان دەتوانن سەردانیکردن ئەنجام دەن بۆ پێی کە لە کاتی تاقیکردنەوەکاندا سەردانیکردن نەبووەوە پەیوەندی کۆمەڵایەتیەکان وەستاوە بۆیە گرنگە مەش بۆ قوتابی و بۆ منداڵ پەیوەندی کۆمەڵایەتیەکان دروست بێتەوە و تێکەڵی مناڵی خزمەکان ببێت و هەروەها خزمەکانی خۆی بناسێت ئەمە بۆ خۆی گرنگە هەمیشە بەردەوام باز لەوە دەکرێت کە پەیوەندی کۆمەڵایەتیەکان پاشەکشەی کردووە بەڵام ئەم مودەتە کە پشووە دەرفەتێکی زۆر باشە بۆی کە قوتابیان یاخود خێزانەکان سەردانەکانیان دەست پێ بکەنەوە بۆی کە ئەو خێزانانی کە قوتابیان هەبووە ڕەچای وەیان کردووە کە نەچنە میوانی یاخود میوان نەیەتە ماڵەکانیان لەبەرەوەی کە تاقیکردنەوە بوو کە لەبەرەوەی کە قوتابی هەبووە بۆیە ئەمە بۆ خۆی گرنگە ئەو پشووی کە هەیە گرنگی بەم بابەتەش بدەنەوە و هەروە ئەگەر دەرفەتی ئەوە ژەبێ خێزانێک بتوانێت سەفەرێکی دەرەوەش بکامەش بۆ خۆی هەر گرنگە هەم بۆ خێزانەکە گرنگە هەم بۆ منداڵ و قوتابیەکانیش گرنگە کە شوێنێکی دیکە شوێنێکی جیاوازتر دەبینن بەڵام لە هەمووی گرنگتر وەک سەرەتا ئاماژەمان پێکرد فێربوونی بابەتە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلامە هەموو ئەو بنەما جوانانی کە لایەنی پیرۆزی ئیسلامدا هەن ئەگەر قوتابی ئەگەر منداڵ فێریان بێت دوجار کاریگەرێکی زۆر باشی دەبێت لە کۆمەڵگادا و کاریگەرێکی زۆر باشی دەبێت لە نێو خێزانەکەیدا و خێزانەکەی دەتوانێت کەمتر و دەرفەتی کەنیەتی هەندێک خێزان هەیە هەندێک دایک و باوکەیە کەمتر دەرفەتی ئەوان هەیە کە ئاگاداری پەروەردەکردنی منداڵەکانیان بن لە بابەتە ئاینیەکاندا یاخود زۆر جار خودی دایک و باوکەکە زۆر شارەزایەکی ئەوەیان نییە کە بتوانن لەو ڕوانگەیەوە
منداڵەکانیان فێری قورآنی پیرۆز بکەن یاخود فێری فرموودەکانی پێغەمبەری ئازیزمان ژیانی پێغەمبەری ئازیزمان صلی الله علیه وسلم بکەن. ئەمیشۆ بەردەوام ڕێکخراوە ئیسلامیەکان و ئەو دەستگایانەی کە هەن لە هەرێمی کوردستاندا ڕۆڵێکی زۆر باشیان هەبووە هەر لە منداڵێکی 3 ساڵ و 4 ساڵەوە بیگرێتاوەکو پیاوێکی بە تەمەنی ڕیشسپی کاریگەریکی زۆر باشیان هەبوو و هەمیشۆ بەردەوام چەندین پرۆژەی جیاواز و جوانیان هەبووە لە هەرێمی کوردستاندا کە لە پشوەکاندا بوو بێت یاخود لە فترەی قۆناغی خوێندندا بوو بێت ئەتوانیوانە ڕۆڵێکی باش بگێڕن بۆی کە هەم قوتابیان هەم خێزانەکان فێری بنەما جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام ببن فێری قورئانی پیرۆزی ئیسلام ببن لە ماوەی ڕابردوودا لە مانگی پیرۆزی ڕەمەزاندا ئێمە بەرنامەیەکمان هەبوو بە ناوی سیگەوهەر هەمیشە بەردەوام ئەزمموی ئەو کەسانەمان باز دەکرد ئەو منداڵانەمان باز دەکرد کە فێری قورئانی پیرۆز بوون یاخود قورئانی پیرۆزیان لەبەر کردووە هەر زینوتی نمونەیانەوە بوو کە لە ڕۆژی ڕابردوودا منداڵێکی چاوگەشت کە 15 جوزە قورئانی پیرۆزی لەبەر بوو لەلایەن خێرخوازێکەوە نێردایە گەشتی عومرەوە گەشتی عومرەی بۆ ڕێکخرا ئەمە بۆهۆی کە خۆی تەرخان کردو بۆ قورئانی پیرۆز خۆی تەرخان کردو بۆ فێربوونی قورئانی پیرۆز و هەروەها ئاواتەکەشی هاتەتی لەبەرەوە بۆ خۆی ئەمە زۆر گرنگە کاتێکە منداڵێک یاخود گەنجێک فێری قورئانی پیرۆز ببێت فێری لەبەرکردنی قورئانی پیرۆز ببێت کە دوجار خۆی باڵا دەست بەرەکە دەخاتە هەم تەمەنی هەم ژیانی ئەم دنیاشی و ئەو دنیاشی بۆیە گرنگە دایکان و باوکان گرنگی بەو بابەتەش بدەن. دەچمە لای ئەو کۆمنتانی ئەوەی ئازیز و خۆشەویست کە بۆ ئەم بابەتەتان نووسیوە. کاک محەممەد ئەمین نووسیەتی خێزانەکان ڕۆڵێکی باشیان دەبێت بۆی کە بتوانن چاودێرێکی وردی منداڵەکانیان بکەن کە ئەم پشووی هەیەە بە پشوویەکی پڕزانست و زانیاری بەڕێ بکەن و هەروەها نەسرین محەممەد نووسیەتی من بۆ ئەم پشووی هاوینە پلانێکی باشم داناوە بۆ منداڵەکانم تاوەکو فێری کۆمەڵی زانست و زانیاریان بکەم و هەروەها هەیە من حەمیدیش نووسیەتی دەستگای نووری حیکمە باشترین شوێنە بۆ منداڵەکانمان بۆ پشووی هاوین. هەمیشە بەردەوام لە پێشووتردا باسمان کردووە کە کۆمەڵێک دەستگا هەن کە ڕۆڵێکی باشیان هەیە لە کۆمەڵگادایکی لەو دەستگانە دەستگای نووری حیکمەوەکو ئەو کاگێ منیش ئاماژەی پێکردووە بۆ هاوین بۆ کاتەکانی دیکە ڕۆڵێکی زۆر باش دەگێڕن بۆی کە منداڵەکانمان قوتابیەکانمان فێری کۆمەڵێک زانستی زۆر باشی ئاینی پیرۆزی ئیسلام ببن فێری کۆمەڵێک پەروەردەی جوانی ئاینی پیرۆزی ئیسلام ببن ئەو پەروەردە جوانەی کە لە ئاینی پیرۆزی ئیسلامدا هەیە دوجار ڕەنگ دەداتەوە لە پرۆسەی خوێندنی لە مامەڵەکردنی لەگەڵ دایک و باوکی مامەڵەکردنی لەگەڵ هاوڕێکی مامەڵەکردنی لەگەڵ خزمانی ینی کۆمەڵشتی زۆر جوان فێر دەبێت زۆرێک هەن منداڵەکان ینی دەڵێن کە بۆ منداڵی ئێمە کە لەو دەستگایانەیەدا پەروەردە کراوە کە منداڵێکی دیکە دەبینین بەراوردی دەکەین بۆمان دەردەکەوێت کە ئەو فێربوونی لەو دەستگای ئیسلامیانە یاخود ئەو ڕێکخراوی ئیسلامیانە فێر بووە چ ڕۆڵێکی باشی هەبووە بۆی کە کاریگەری هەبێت لەسەر هەموو تواناکانی کە زۆر جار ئەم ڕێکخراوانە تەنها هەر ئەوە نییە منداڵەکان بە خوێندن و بە لەبەرکردنی قورئانەوە بۆ نەکات هەموو کاتەکە سەرقاڵ بێن بەوە بەڵام لەگەڵیشیدا دەیان بەنە گەشتی دەرەوە و هەروەها وەرزشیان پێ ئەنجام دەدەن کۆمەڵشتی زۆر جوانیان فێر دەکەن بۆی کە بتوانن هاوشانی فێربوونی قورئانی پیرۆزیش یاخود فێربوونی بنەما جوان و ڕۆشتە جوانەکان کە لای پیرۆزی ئیسلامدا هەن چێژ لە کۆمەڵێ شتی دیکە وەربگرن کە لەوانەیە منداڵ بێ حەزی بە کۆمەڵێک وەرزش بێ یاخود حەزی بە گەشتکردنی دەرەوە بێ یاخود یاریکردن بێ لەگەڵ منداڵەکانی دیکەیاندا ئەمە بۆ خۆی بوونی هەیە لەگەڵ هەموو ئەم ڕێکخرا و لەگەڵ هەموو ئەم شوێنانەی کە هەیە لە هاوشانیەوە لە هەرمی کوردستاندا لەوانەیە ڕێکخراوی دیکە شوێنی دیکە بێت کە منداڵان یاخود قوتابیان فێری کۆمەڵشتی دیکە بکەن کە سوودێکی نەبێت بۆ خودی منداڵەکە یاخود بۆ خێزانەکەی بۆیە گرنگە زۆر بە گرنگیەوە دایکان و باوکان گرنگی بدەن بەم بابەتە. وەروەها ئومێد شێخ عەلی نووسیەتی پێویستە سوود لەو کاتە وەربگیرێت و ئەم کاتانە کاتێکی زۆر زێڕینن و پێویستە دایکان و باوکان ڕەچاوی هەموو ئەو کات و هەموو ئەو ڕۆژانە بکەن کە بوونیان هەیە. بێگومان کاتێکی زۆر لەبەردەست خێزانەکان لەبەردەست قوتابیەکاندا هەیە
نزیک بە 16 مانگی 5 تاوەکو 15 ئەمە بۆ خۆی کاتێکی زۆرە بۆیە دەکرێت پلانێکی زۆر باش دابنرێت تاوەکو بتوانرێت قوتابیان لەم پشۆدا بە هەموو شێوازێک هەم چێژ لە پشۆکانیان وەربگرن هەم فێری کۆمەڵێک شتی زۆر جوان ببن. زیاد گەشتیار نووسیەتی پێویستە فێری ڕەوشتە جوانەکانی ئاینی پیرۆزی ئیسلام بکرێت. هەروەها تریفە عوسمان نووسیەتی پێویستە منداڵان لە پشووی هاویندا دوور بخرێنەوە لە کارکردن کامە خاڵێکی زۆر گرنگە ئەم خاتونە ئاماژەی پێکردووە پێویستە منداڵەکان وا پەروەردە بکرێت کە دوور بخرێتەوە لە کارکردن و لە کۆمەڵی کاری قورس کە بەداخەوە دەیبینین زۆرجار لە شەقامەکان یاخود لە شوێنەکاندا منداڵ لە تەمەنێکی کەم یاخود قوتابی لە سەرەتایی و لە بنەڕەتیدایە کۆمەڵی کاری قورسی پێدەکرێت کە لەگەڵ تەمەنەکەیدا نابێت هەرچەندە بەداخەوە لەوانەیە هەندێک خێزان ناچار بن کە ئەمە بکەن لەبەرەوەی کە بژێ ژیانیان بەو شێوازەیە کاتێکە سەردانی خێزانەکە دەکەی یاخود دایک و باوکی دوێنی ئاماژە بەوە دەکەن کە چی بکەین کە پێویستمان بەوە یەکەم ئەم منداڵەمان ئیش بکا بەداخەوە کە ئەمە پێویستە حکوومەت چاودێرێکی وردی ئەمانە بکات وە نەهێڵێت منداڵ کار بکات وە هەروەها ئاگاداری بژێوی ژیانی خێزانەکانیش بێت بۆ ئەوەی کە ناچار نەبن منداڵەکانیان بخەنە کار بکەن وە کاری زۆر قورس ئەنجام بدەن. وەروەها مامۆستا داود نووسیەتی داوا لە بەڕێوەبەرایەتی پەروەردەکان دەکەم بەردەوام من بۆی کە خۆیان مامۆستایان خولی جیاواز بکەنەوە هەم خول بۆ مامۆستایان هەم بۆ قوتابیان کە دواتر کاریگەری بێت لەسەر پرۆسی خوێندنیان و دواتر لە داهاتوودا مامۆستایانیش لەم فترەیەدا کۆمەڵێک ئەپدەیتی زانست و زانیاریەکانیان بکەنەوە ئەمەش بۆ خۆی گرنگە کە لەگەڵ مامۆستایان لەگەڵ قوتابیان ببورن مامۆستایانیش دەتوانن سوود لەم پشووە وەربگرن بتوانن ئەو زانست و زانیاری هەیەە سەبارەت بە پسپۆڕی وانەکەیان لەم کاتەدا کە دڵنیام زۆرێک لە مامۆستایان ئەمە جێبەجێ دەکەن من حەدم نییە ڕێنمایان کە بەڵام لەم مودەتی کە هەیەە دەتوانن زانست و زانیاری خۆیان لەو وانانی کە هەیەە زیاتر بەرەو پێشەوەی بەرن بۆ پێیکە ڕۆژ لە دوای ڕۆژ و ساڵ لە دوای ساڵ زانست و زانیاری بەرەو پێشەوە دەچێت بۆیە گرنگە مامۆستایانیش ئەم دەرفەتە لە کیس خۆیان نەدەن و بتوانن سوود لەو دەرفەتە ببین. بەختیار محەممەد نووسیەتی باشترین سوود ئەوەیە کە منداڵەکان مێشکیان ئارام بکرێتەوە ئیسراحەت بکەن ئەو مودەتەی کە هەیە وەک پێشتر ئاماژەم پێکرد ئەمە بۆ خۆی گرنگەوە خۆی ناوی پشووە پێویستە پشوو وەربگرن بۆی کە دواتر کە هاتنەوە نێو پرۆسی خوێندن ئەو ئیسراحەت و پشووی کە وەریان گرتووە بێتە هۆکارەوەی کە دواتر چێژ لە خوێندنەکان وەربگرن چێژ لەوەی ئەو وانانە وەربگرن کە هەیە بۆیە گرنگە لەگەڵ هەموو ئەوانەی کە باسمان کرد لەگەڵ هەموو ئەو زانست و زانیارانی کە پێویستە قوتابی هەیان بێت لەگەڵ یا پشووی خۆیان وەربگرێ دەچمە لای پەیوەندەکانی وەی ئازیز پەیوەندێکی دیکە وەردەگرین کاک محەممەد کاک دارامان لەگەڵە لە ئەربەت کاک دارەگیان سڵای خوا لەبێ کاک دارەگیان سڵای خوا لەبێ سڵاوی خوای گەورە لە جەناب و لەوەی کە گوێی لێمانە و ئەسەلام عەلەیکم وەڕەحمەت الله وبەرەکات وعەلەیکە السەلام سەر هەردوو چاومان کاک دارەگیان ئێمە سەرتەوەرەکە پێم مەبرە ساحەبی بەڵێوی ئێمە سەرتەوەرەکە جا پێشەکی ئەمە ئەوە بڵێم نزیکەی چارەکێک ئەمە تەلەفۆنەکەم داناوەڵم بزانم کە تەلەفۆنەکە بۆ بازە شتێک هەیە مێش دەشواتەوە بە عەرەبی پێڵێن غەسلە دەماغ تەوەرەکانی تر گەرم و گوڕ بوو ئای پارە ئای نەوت ئای کارەبا ئای بوجە تەلەفۆن یەک لەسەر یەک تۆ بە منەوە کاک دارە تۆزێ خێرا خەڵکی تر لە دواوەی هاوڕێیان ئەم تەوەرە سارد و سەر نییە بەڵام خۆی ئەساسی ئەم تەوەرە ئایا تۆ کاتانەی کە نوێژەکەی ئەوە لەگەڵ خوای گەورە مقابلەکەیت و قسەکەیت و وعدێکە خۆی سوورەتی فاتیحە هەمووی وعدە پاڕانەوەیە ینی کورکراوی قورئانی پیرۆز بگر لە سوورەتی فاتیحە خۆی بینێتەوە لە دوای ئەوە چیەکە یا لە دوای مەکتەب چیەکە یا لە دوای دەوام چیەکە یا من لە دوایام تەلەفۆنە بۆ تۆ چی ئەەکەم ئەمە بۆ هەمومانە بەڵام دوزار خوای گەورە فەرمێ وەما ئینسە وەجن ئیلا لیعبودون من خوای گەورە فەرمێ بەشەر و جنۆکەم بۆ ئەوە خەڵک کردو عیبادەتکە بەڵام ێکیە
وەستای کاشەیەکە وەستای گەشتکارێکە وەستای دیوارە یەکێ بڵێن بەرپرسە یەکێ مامۆستا تۆ پێشکەشکاری ڕۆژنامە نووسی من کاسپیەکە بەڵام ئیشی هەمومان عیبادەتە ئەجا تۆش ئەگەر فەراغە بۆ عیبادەتکە یا لە کاتی داوامەکات دەڵەندای مناگا لە خوای گەورە بێ لێون نەبێ لێوتێک نەچێ پارە ماڵی دنیا ئەو حەزانێکە هەیە ذکری خوای گەورە لەبیر نەباتەوە ئەمە شتێکی چاکە قوتابیانیش لە پشوەکات فیەکەن ئەوە کەسە سەرشانی خۆیش کەس هەرچێکەکە بەڵام ئەم تەوەرە وایە بەلایانی کەمەوە چەند قوتابێ پەیوەندیان کردای بۆ نمونە وانێت خوا بێگومان وایە شتەکە پێوەستە بەوانەوە پێوەستە بەوانەوە بەڵام ئەچمۆ سەر ئەوەڵی قسەکە بزانە چۆن مێشکی ئەمە خڕ بووە بە گەرم و گوڕی کاکەشیان هەمووی پارە نییە هەمووی نەوت نییە هەمووی غاز و ئەڵماس و گاز و ئافرەت و ئەم لە زەتانەی کە دانراوە فەزڵی پیاو زیاترە لەی ئافرەت بدەوێت نەدەوێت لە ڕێی قانونەوە وای گەورە دایناوە دوانیان بە شایەتی حسابە هیچ پێغەمبەرێک ژن نەبووە هەمویان پیاون ئەوە کێکەوێتە سەر پیاو ئەمڕۆ مافی ژن پێڵاویان سەر و سەرچاومان بەڵام ئەوەی بە پیاوەکرێ بەو ناکرێ تۆ تەماشاکە بە سوار کرێ کارگەڵابێ بلۆک داگرن بەڵام بە دووسەشن بەخوا پەنجا بلۆکیان بۆ ناگوێزێت ئەمە قووەتێکە ئەمە ڕاستیە نابێ خۆمانی لێگەرکەین بەڵام ئەوە ئەو وڵاتانێکە بە ناوی مافی مرۆڤەوە پیاوان لە خشتە بن یا ژنان لە بەخوایان لە خشتە بن تەماشاکەی فەزڵیاتی لیانەکەن بە ڕێز لیانەکەن بە وەزیر تۆ تەماشاکە ئەمریکا پیاوێکیا بڕاوە بێت ئافرەت نەبێ یا ئەمریکا پیاوێکیا بڕابوو هین ئاشکاتەوە پارتیوەکێتی زوکاتی خۆی نازەم ناوێت مارگل ئۆڤرایت بوو شتێکی وا بوو کاکەگیان فەزڵی پیاو زیاترە بەڵام ئەو سەرتەوەرەکە بۆ پیاوێ نەبوو تەلەفۆنکە بۆ قسابێک نییە کاکەگیان ماڵی دنیا هەموو شتێک نییە ئەوە قسەکەی من لێرا بەتەوەرەکە تەواو بوو بەس پرسیارێکم هەیە ئاگا لە منە بەڵێ کاک دارەکی وڵاگە بە کورتی بۆ پەیوەندی هەیە و ناچەوانەی من کە ئەی ناکەدەی ئەمایکەین بە پرسیار ئێوە مامۆستای زیرەک یا لە مەلای مزگەوت یا ئەوانەی کە شەریعەیان تاو شەریعەتیان تاو کردو یا مامۆستای زانکۆ لە دینا شارەزا من ئەم پرسیارم هەیە تقریبا هەفتێک چاوەڕێگە ئەەکەم بزان جوابەکەی وەرەگرم من خۆمەی زانم بەز نایڵێم بەڵام بزانم ئەو خەڵکە چۆنە لە ڕووی تێگەشتنی قورئانەوە بەهەشت حەچیشتی خۆشێتیاتی شتی خراپیتیانە وانە بەڵێ حەبی بەڵێبی ئەی خێرە لە بەهەشتا خوای تەبارەک و تەعالا دارێکی داناوە ناوی شەجەرەی خۆدا خۆت با خەڵک بزانێ یعنی هەمیشە سەوت ئەم بەشەرش هەمیشەیە لە بەهەشیا لە جوانە مردنی بۆ نییە ئەم دارە خێرە لە ناو بەهەشتایە ئەمێ جوابێکی ئەستا وەرگرم هەفتەکە هاتە سەر تەلەفۆنات من خۆم ڕوونکردنەوەیم بەس مەجالم بە ئەو کاتە بەسەر چاو کاک دارا زۆر سپاس دەکەین کاک یوسف لە هەولێر وەردەگرم کاک یوسف یان سڵاوی خوا لەبێ سلام بەسەر چاومان کاک یوسف بەڕێزم وەڵاهی ئەزانم کێشەکم هەیە لەبارەی ئەگەر حکوومەتی لەسەر ئەفکاری علمی داهێنانی زانستی هێتن زۆرم هەیە بەس ئەو حکوومەتە هیچ تەرجیح هێران ناگری بەس محاوەلەی لەماغم متەنازم ئەو مەسەلە چییە يعني حكومتك أو نوع حكومتك بيتنسق باش بقتاد يعني لكشيء سوى بقولن ورنجرن كنتنا كان باشا أمن دتشنا كل هندسة قسمي ميكاني رئيس قسمي ميكاني ومن دري بيوكلا قرستاني جورا يعني أو ما أمدني هاو كان أقدر أتوسش جزنا في من ضدك مالوني مش ذاك جزنا في إذا صار سامي كدودك باشا وهم بحثيهم وذكرن أو بناء أضعاف استوى أو دون خطاب يقول لك خطاب بيني لكم بتشاهد بطلع كذا بس كثير من مستندس كذي أنجو تيجي تكمل كثير في أوستانا بس أنا يعني كان علم ذاك رئيس جامعي رئيس جامعة بس لا كلهم مناقشة اللي كذا وأنا مناقشة لنا كان أمانين مناقشة جدا ينبيلوا كلا أوستان الزورة ورئيس قسمي كان أوستان كابن كلهم نسي زاد على صلاح الدين بس أنا كده أختار جديد يعني سوى بمثال ما يسمع مثلا أول ما تكاكو ورنبا أول ما تيجي في النظام کاگی سپید و پیس حکومت ام مدتی که هی بو قطعی چی بکن دکرد رئیس هر رولی هبت بتوانید که
ئەو پشۆش کە هەیەی کە خۆی ڕاگەیاندووە سوودێک بە قوتابیان بە فێرخوازان بگەێنێت؟ والله بەڕاستی پێشان ئەوەی هەبوو مەراکزی ئەوەی هەبوو لاوان هەبوو مرکز شەباب هەبوو تۆپانەی بوو مرکز عالی هەبوو کە شتی ئەوە دەکرات پێشکەش دەکرات یان دەوڵاتی هونەری هەبوو یان هەتا ئەگەر دەوڵاتی دینی چێتن باشە ئەو دەوڵاتانە بکەنەوە ئێزەکانی یاخود ڕێکخراوەکانی جەماوەری ئەوان ئەگەر شتێکی لەبەر حکومەت بکەن ئەگەر نا حکومەت باش پێ نییە واقع حکومەت ئەو هەیە یعنی بێنێتە خلافات دەکات تاکر قەناعەتی ئەو هەیە. زۆر باشە، زۆر سپاس دەکەم کاک یوسف لە هەولێرەوە لەگەڵمان نابووین. دەچمە لای پەیوەندیەکی دیکە کێمان لەگەڵ بێت. لازان خۆشەویستان، پێویستە ئەم مودەتی کە هەیە دایکان و باوکان زیاتر لە دەور و لەگەڵ کاتەکانیان زۆرتر لەگەڵ منداڵەکان بۆ پێی کە پشوو و منداڵەکانیان لە ماڵەوەن. پێشووتر ئەگەر 5 کاتژمێرێ 6 کاتژمێرێک هەندێک جار زیاتریش لە قوتابخانە بوو بن نەیانتوانیوە کۆمەڵێک شتی جوان کۆمەڵێک پەروەردەی جوان فێری منداڵەکانیان بکەن لە نێو ماڵەکەی خۆیاندا. بۆیە لێسەدا دەرفەتێکی زۆر باشە بۆی کە ورتر و باشتر ئاگاداریان من وە لەگەڵیاندا دابنیشن کۆمەڵێک شتی جوانیان فێر بکەن و زیاتر کاتەکانیان لەگەڵدا بەسەربرن و بتوانن خۆشەویستی و پەیوەندیکی زۆر تونتر دروست بکەن لە نێوان خۆیان و منداڵەکانیان. وێڵێ ئازان و خۆشەویستانم، بەرنامەی دوانگەی خەڵکم پێشکەشکردن تا بەرنمەیەکی دیکە بەخواتان دەسپێرم. خواتان لەگەڵ.